ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆککۆماری تورکیا ڕۆژی سێشەممە پەیمانیدا ئۆپراسیۆنە سەربازیەکانی دژ بە گرووپەکانی گرێدراوی چەکدارە کوردەکانن لە عێراق و سووریای هاوسێ فراوانتر بکات، ئەمەش بە چەند ڕۆژێک دوای هێرشێک بۆ سەر بنکەیەکی سەربازی تورکیا لە عێراق کە کوژانی 9 سەربازی تورکیای لێکەوتەوە. پرسی سەرەکی کە دەبێت لە ئێستادا سەنگی بخرێتە سەر ئەوە نییە کە چۆن ئۆپەراسیۆنەکانی پەڕینەوەی سنوور کەمکەینەوە، ئەمە کارنامەی ئێمە نییە، بەڵکو چۆن فراوان دەکرێت، ئەوەش سەبارەت بەوەی کەوی چۆن کارە تەواو نەکراوەکە تەواو دەکرێت هەتا ئەو کاتەی تاوانبارانی دەست بە خوێن سووربوو لە عێراق یان سووریا هەبن، ئێمە دەروونمان ئارام نابێت. لەو کاتەوەی هێرشبەران هەوڵیاندا دزە بکەنە سەر بنکەیەکی سەربازی لە ناوچەی نیمچە ئۆتۆنۆمی کوردی لە باکووری عێراق، فڕۆکە جەنگیەکان و فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا هێرشی ئاسمانیان بۆ سەر ئامانجەکانیان لە سووریا و عێراق ئەنجام داوە. سووریەدە تەرفەتان هەر لە تەلڕەفعەتەوە بۆ عین ئەلعەرەب و حەسەکە هەتا منبج لە سووریا ناوەستین، هەتا هەموو ئەو بنکانەی تیرۆریستی لەناو دەبین، ئەوانەی کە بە مەرامی خیانەتکاری لەسەر ئەم ڕێگایە دروست کراون. ئەردوغان لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا دوای کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی تورکیا بەگشتی 114 ئامانجیان لە سووریا و عێراق لە ئۆپراسیۆنەکانیاندا لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا کردوتە ئامانج. ئینشاءالله پشت بەهێزدان لە چەمانگی داهاتوودا بە دڵنیاییەوە هەنگاوی نوێ بەم ئاراستێ دەنین، بەبێ گوێدانە بەوەی کە چی دەڵێن و چه هەڕەشەیە دەکەن یان پلانەکانیان چییە. ڕوون نییە کە ئایا ئەنکەرە لە ڕابردوودا هێرشی زەمینی ئەنجام داوە، ئایا بیر لە ئۆپراسیۆنێکی نوێ دەکاتەوە یان نا.